ئێران دەتوانێت بە کەمتر لە 4 خولەک موشک لە جەرگەی ئیسرائیل بدات و تۆڵەی هەنیا بکاتەوە. لە دوای کوژرانی ئیسماعیل هەنیا، ئێران چەندین جار لە ڕێگەی سەرکردەکانی دووپاتی کردوتەوە. تۆڵەی ئیسماعیل و سەرکردەکانی دیکە دەکاتەوە و هێرشی ئەمجارە بۆ سەر ئیسرائیل وێران کردن. تاران لە ڕێگەی موشەکە جیاوازەکانیەوە هەڕەشە دەکات و دەڵێت نۆ موشکی کروز و بالیستیکی ئامادەیە کە موشەکەکان دەتوانن بگەنە نێو خاکی ئیسرائیل و تەل ئەڤیڤ وێران بکەن. دوای کوژرانی سەرۆکی مەکتەبی سیاسی بزوتنەوەکەی فەڵەستین، چەندین شەوە جیهان چاوەڕوانی هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل دەکات. هەر ئەمە ژوای کردووە کە میدیاکان بە وردی چاودێری بارودۆخەکە بکەن و وڵاتانی زلهێزیش کەشتێ سەربازیەکانیان بنێرنە ئاوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەوانە ئەمریکا کە کەشتی جەنگی US ئابراهام لینکۆڵنی بەڕێ کردووە کە توانای هەڵگرتنی 90 فڕۆکەی جەنگی هەیە و خاوەنی سیستەمی دژە موشکیە و هەڵگری موشکی جیاوازە. ئێران خاوەنی نۆ موشکی کروز و باڵستیکیە کە بەردەوام پێیان دەنازێت و مەودای ڕۆشتنی موشکەکانیان لە نێوان 1400 بۆ 2500 کیلۆمەتردایە و دەتوانن بگەنە ناو خاکی ئیسرائیل. ئەو موشکانەی دیکەی ئێران کە توانایان هەیە بگەنە خاکی ئیسرائیل بریتین لەمانە: موشکی سجیل، بەهێزترین موشکی ئێرانیە کە مەودای 2000 بۆ 2500 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا دەبڕێت و کڵاوەکەی هەڵگری 700 کیلۆگرام تەقەمەنیە و دەتوانێت بە کەمتر لە 4 خولەک بگاتە دڵی ئیسرائیل. موشکی شەهاب 3، مەودای 2000 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا دەبڕێت و کڵاوەکەی هەڵگری 700 تا 1200 کیلۆگرام تەقەمەنیە. موشکی خوڕەمشەهر 4، توانای بڕێنی مەودای 2000 کیلۆمەتری هەیە لە کاتژمێرێکدا، کڵاوەکەی هەڵگری 1500 کیلۆگرام تەقەمەنیە. موشکی قەدر، مەودای ڕۆشتنی دەگاتە نزیکەی 2000 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا، کڵاوەکەی هەڵگری 450 کیلۆگرام تەقەمەنیە. موشکی عیماد، توانای هەیە لە کاتژمێرێکدا 1700 کیلۆمەتر ببڕێت و کڵاوەکەی هەڵگری 500 کیلۆگرام تەقەمەنیە. موشکی پاوا، مەودای 1650 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا دەبڕێت و کڵاوەکەی هەڵگری 600 کیلۆگرام تەقەمەنیە. موشکی خەیبەر شکێن، کڵاوەکەی هەڵگری 320 کیلۆگرام تەقەمەنیە و دەتوانێت 1450 کیلۆمەتر ببڕێت لە کاتژمێرێکدا. موشکی حاجی قاسم، لە کاتژمێرێکدا توانای بڕێنی مەودای 1400 کیلۆمەتری هەیە، کڵاوەکەی هەڵگری 500 کیلۆگرام تەقەمەنیە. موشکی فەتاح 2، توانای بڕێنی مەودای 1400 کیلۆمەتری هەیە لە کاتژمێرێکدا و کڵاوەکەی هەڵگری 700 کیلۆگرام تەقەمەنیە. تەواوی ئەو موشکانە ئامادەکراون بۆ ئەوەی لە هێرشی داهاتووی ئێران بۆ سەر ئیسرائیل بەکاربهێنرێت. وەکو سەرکردە سەربازەکانی ئێران دەیڵێن، تەل ئەڤیڤیان پێی وێران دەکرێت.